بە سپۆنسەری سکرتارەتی سەرۆک مام جەلال لە کەرکووک شانۆگەری لەو دی و دەرگا داخراوەکان لە ڕۆژی جیهانی شانۆدا نمایش دەکرێت. بەرهەمەکە بە هاوکاری گروپی شانۆی هاوار و سەنتەری ڕۆشنبیری کەرکووک دێتە بەردیدەی بینەران و ئامادەبوان. جگە لەمەش خەڵاتی ڕێزلێنان لە هەمان ڕۆژدا دەبەخشرێت بە 20 شانۆکاری دیاری شاری کەرکووک. وەکو گروپ شانۆی هەوار ئەمڕۆ لە پرۆڤۆ ئامادەکارین بۆ ڕۆژی جیهانی شانۆ. تەمەن ڕۆژ جیهانی شانۆ لە هەموو دنیا بە زیندوی ئەمێنێتەوە، مەراسیمی گەورە و نمایشی تایبەت و تەنانەت فستیڤاڵیش تێداکرێت. لەگەڵ ئەوەی لە ناوچەکە لە کوردستان و هەموو عێراق هیچ مەراسیمێک ناکرێت، بە خۆشحاڵی و کەرکووک شارێکی زیندووە. گروپ شانۆی هەوار لەگەڵ سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بەشی چالاکیەکان لەم مەراسیمە بەرزڕای ئەگیرێت. لە ڕۆژ جیهانی شانۆ 20 شانۆکاری بە تەمەن و هەموو زمانە جیاوازەکان کورد و عەرەب و تورکمان خەڵات و چەپکە گوڵی پێشکەشەکرێ و تاری ڕۆژ جیهانی ئەخوێنرێتەوە. نمایشی لەو دی و دەرگا داخراوەکان و کە بەرهەمی گروپ شانۆی هەوارە پێشکەشەکرێ. ئەم مەراسیمە تەبعاً بە سپۆنسەری بەڕێز کاک شاڵا محەممەد کە سەرپەرشتیاری سکرتارێتی سەرۆک مام جەلال لە شاری کەرکووک سپۆنسەری ئەم کارەمانەکە، تەبعاً لەگەڵ سەنتەرە و بەتایبەت دکتۆر ڕێبین محەممەد هاوکارمانە. لەم مەراسیمە بۆی بڵین کەرکووک هەمیشە لە هەر کاتێک ئاگە جەنگ بێ، شەڕ بێ، ناخۆشی بێ، قەیران بێ، کەرکووک ناوەسێ لە کاری هونەری و کەلتوری. ئێمە شۆ گروپ شانۆی هەوار هەمیشە بەردەوام